لەگەڵ بینەرانمان بەردەوامە بین ئەمڕۆ ڕۆژی جژنی براوخشکە ئێزدیەکانمانە جژنی ڕۆژووی ئێزی پێوترێت هەر بۆی کە لەسەر ئەم جژناوە ئەوەی کە ئەوان چەند ڕۆژ بە ڕۆژوو بوون ئەمڕۆ هێنیان کردەوە بە جژن زانیاری زیاتر وەربگرین لەسەر جژنەکە ئەڕێنە لای هاوکارمان هاوار لە کۆمەڵگەی شاریان لە دهۆکەوە لەگەڵمانایە هاوار بەیانیت باش لەسەر جژنی ڕۆژووی ئێزی ئەمانە لە زاری تۆ زانیاری زیاتر وەرگین لەگەڵەوەی کە پیرۆزبایەکی دووباراکەین لە براو خوشکە ئێستیەکانمان لەم ڕۆژەدا. بانی باش هاوار. بەلێ سەحر سەرک و سپێدە هەواشی باش بیتن. ئەمنەها لە کومەڵگەها شاریەینە و ئەڤروکە جژنا ڕۆژیان ئێزیە و برێن ئێزدی سێ ڕۆژان دمەها دوازدەدا دە هەفتەیە دوێ دمەها دوازدەدا ڕۆژیت بن و سێشەمبە و چارشەمبە و پێشەمبانە ڕۆژە ئەینی دەبیتە جژن. مەدڤیا ئەم vê جژنê pişêweyekî diyê taybet bikên ku hevkarê me ku Şêrwan Xedir em niha li malawî ne ku gelek caran ji ber karê ragihandinê herûsa ji ber karê dezgehê Kursat neşiya wekû pêdivî cejnê xwe di nav kes û kar û xêzanên xwe da biket lê vê cejnê ciyawaz ji cejnên dî ku di nav kes û karên xwe da ye di nav malbata xwe da ye مدویا دست بکیم جشنایی پیروز بکن که شروع جشنات پیروز بید. زور سپاس بخیرات سرچواتن همش تو جشن خوش ان شاء الله. شروع نمشي دست بکن جاری اب جشنات چه جشنه وشکی به هاتی. اما جشنه وقت کلام کی جشنه روزی ازی باوریا ازدیادا نافکش نافت خوده چون گود بیشن سلطان ازی بخو پادشاه هزار و یک ناف خدانه ناف مازن هر خدایا يعني ازي نافكش ناف خدان بيجن ام ازدينيا يعني ام خداينا خدا مدين افهر اف ججناش شويه شندات يكون ام همجرات بيجن يعني اولا ازدي اولا كجريداي سرشتيا يعني اگر جارنا بيجن ازدي قالك ججنتين هل بت همو قران كاريات همو ورزادات همو قران كارين يعني بيجن كشو هويدات ورزين صالده ازدي ججن هنا اف ججنش گردوی چنه کوان سه روزا وقت که کارم کردیم سه روزه ازدی پروژه بن یعنی دو بچم براهینت میتولوژیا ازدیادا یا اکید بیشت هر سه شوان یعنی اگر زنستیش بینه وان هر سه شوان ازدی پروژه بن شو روشن دیگلتین روش جداری جیانه اگر روش نبود جیان نبود کسکاتی نبود لو راجید بجوی دمیده خلق ترس جانکو ایدی شف دنیا طاری بود روش نمینت خلق وان سه شوارد من روجید بون روجا چاره کل بتایرو چک گران کاید کفته یعنی چک روش درج بتوا یعنی هست بکرم کو خود دیف نزاو دعایت وان هاتو جاره کدی روش درج کنن و روجا چاره کردن جشن بوشنا دوید بیجن ابراهیم خلیل صلوات خدا سربن بجد وقت عولی روش دیتی گواه خود منه پشتینگی به هوار حیف دید گونه حیف خودی منه شاف ستیر دیدن گونه ستیر خودی منه نوست راب روزی روز دیتا و گوت از گناه کارم اوا هر سه دین خدای اجود دین او خدایا اوا دین او خدای یعنی سر وکو مغفره کو کل بوینک بو وان سه نوید بو خدای دین سر روزی بو روزا چاریش کنه جشن اف دو بچونات میتولوژیا ازدادینا سر جشنه وکی دی چند هندنیتم هاوار گل چند بله ئەگەر گوێبیستی منی ئەوە کاکشیروانە هەوکاری خۆمان بووە سڵاوی ئێمە پێ بگێنە بە خۆی و خانەوادەکەشی ڕێز و خۆشەویستیمانێ و ئێمەش لێرەوە پیرۆزبایی لەکەین و ئێمە سپاس یەکەین کە ماوەیەکی زۆر باش لەگەڵ ئێمە بۆی کە بوو لە هاوکارە زۆر باشەکانمانە و هەر لەگەڵیشمانە بەردەوامە و دڵخۆشین کەی بینین ئێستا لەگە خانەوادەکەی بەڵێ بەردەوامە بە جلی کوردیەوە لەگەڵ تۆ دانیشتون و زانیاریمانایەتێ پێم خۆش بوو ئەم سڵاوی ئێمەشی پێ بکەێنیت. بله زور سپاس رزو سلاوین خزانه برنامه روزکی نوی و دزگاه کرسات بودن و پیروز وایل تدکن کاک شیروان اگر تو بوم بیشی کار را گهاندنه دا چند تو مجید گریت و گل خزانه خواه کوپید وی دروژن جشن دانه بویا برو که چند دل خوشی دناف خزانه کس کارن خدای جاری زور سپاس بو دزگاه میدیا کرسات شوکی گشتی و بو خزانه روزکی نوی راستیجی که کاروباری مدویتاس وبيجم يعني هر فرق از بيجم كو
دەستگەهی میدیای کورسات ئەوە دەبێتە ساڵە 18 ساڵ کورسات یعنی van 18 ساڵادا دەستگەهی میدیای کورسات ئەسوەکو پامنێرێکی ئێزیدی ڕاستیژی هەموو جارات هەموو هەڵکەفت و خۆشین و خۆشین ئێزدیادا یعنی کورسات ئەو ڕێکەدا منە نەوەکو سیاسەتە کار بکەم وەکو ئێزدیەک چاوت بەرژەوەندیا ئێزدیادا ئەسوسا کار بکەم ئەوەژی بۆ من شانازیە و وەکرێک کۆس کورسات بینم ئەسەر بلنم کۆس کورسات مێن هەربەت ئەوە 18 ساڵاس وەکو دەستگەی میدیای کورسات هەربەت من وەکو ئاماژە پێداین مجەژن گەلمان نەگەڕین ڕاستیژی ئەوە 2 ساڵە جەنابێت هاتی سوپاسی بە هەریکاریەمەتکەی ئەس جژنی خۆل گەلمال گەڕەوەکە وەکی دیژی کاروبارێت ڕۆژانە هەربەت دەوامە و ڕۆژان جژنیژی ئەم وەکو من بین ئاماژە پێدای هەموو جژنین ئێزدیا کورسات تایبەتمەندیە کە مەزم پێدایە لەو ڕژیل هەموو جژنە ئەس گەل کورسات بووم و برێگا کورسات مە خزمەتە ئێزدیاتی و وان جژنات کرد. وەک شێروان چ تشتێ تایبەتت vê cejnêda heye çi xwarneka taybet çi şîrînahiyeka taybet divê cejnêda heye شیریناهی هیچ هەموو تشتێک ئەو کەرەستێن جژنێنە ڕۆژانەنا بەس تشتێ جیاواز و ڕۆژە سپێدا ڕۆژە جژنە سپێدا زوو ڕادبن طبعاً بەری ساعت هەفتاکە ڕادبن تشتا جژنێ کوتەلکەن بژنێ کوتەلکە ترشل بژنێ ئەو تشتا جژنێ وەک دیل جژنە هەموو جژنی ئێزدیە ئەو ئەگەر دوو بنە مالیان دوو کەس دلێوانژێک مابەت هەندێک جوامێرن وەکیوات کەونە ناوینەدا ئەو جژن یعنی نۆتش سەدێت بنە هۆکار ئەو دلمەینە نافی خەڵکیدا cejna lêborîne هەموو جژنان ئەو دلمەینە یعنی لە ئێکودبوون و بتە جژنا خۆشی و لێبورینێ çi tiştekî diye taybet heye tiştek mabî te ne got bê tu heskey bi rêka şeşa kursat bigehîn والله هەر ئەوامە دێت ئەس بژم سوپاس بووە سوپاس بۆ دەستگای میدیا کورسات شوێکی گشتی وەکی دیسات بژم هەموو جژنادات هەموو خۆشنە خۆشیێن ئێزدیادا بەشێک بووە ژێ ئێزدیانی خۆش ئێزدیا بە نەگرە طبعاً هەموو خەڵکی کوردستانێ بێجیوازێ لێ ئەس وەکو ئێزدیەک ببەرە ئەس ئاماژێ پێچەندم دە وەکو ئێزدیەک ئەس بژمە بە 18 ساڵە نەوەکو ئەس کارمەندی کورسات لێ پوژدان بۆ مێژە مرۆ بێژت کورسات الگەل هەموو خۆشنە خۆشیان بووە یان هەموو پێک هاتە دی طبعاً وەکو پێم لێت من هەموو یعنی بران کریستیان یان بران مسلمان هەموو جژنە و هەموو هەڵکاتە خۆشی و خۆشیەدا کورسات وەکو دەستگاهێکی میدیایی مەزن وەکو خۆ مالا هەموو کوردات زانت گەل هەموو خۆشنە خۆشیان بووە بۆمە ئێزدیاژی شان هەزێکە مەزنە دەستگەوتی کورسات هەموو جژنە ڕووماڵ کەوت و گرنگێکە مەزم پێ زۆر باشە هاوارەگەر گوێبیستی من بی من پرسیارێکم بۆ کاک شیروان بێگومان ئێمە سوپاسی ئەوەکەین کە و یەکێکە لە کارمەندە دڵسۆزەکان و برای ئێمە و ئێمە هەمیشەش وەکو دەستگای میدیای کورسات هەمیشەمان دووپات کردێتەوە بە خوشک و برای زیەکانمان هەمیشە لە پاڵپشتیانی ئەوان کە سوکاری ئێمەین هیچ کاتێک جیاوازی ناکەێت کە خێزانێکین لە هەموو بۆنەکانشا لەگەڵ یانین بەڵام پێم خۆش بوو لەگەڵ ئەم بۆنەی ئەوانە بزانین تایبەتمەندی ئەم جژنەی ئەوان بەیانیان خواردن حازرەکان دوای ئەو ئێستا بینیمان لەسەر مێزەکە شیرینی و شت دانرابوو سەردانکردن و پیرۆزباییکردنی شێ لە ناو خۆیانە ئەگەر تۆزێک لەگەڵەوەش زانیاریمان بیتە سپاس دەکەین با هاوسەرەکەشی قسەمان با هاوسەرەکەش یەگەر خانوادەکەش ویستی هاوسەرەکەی ئەمە خاتونەکانی تر ئەم کۆڵا بێ هەڵگرن ئەو پێمان بڵێ چی ئەەکەن ئەم ڕۆژانە دەوێ پرسیارش خاتینەوەیکەی نەم دەوێ پرسیار بۆ خاتراوە ئەگەر باغ بیت حەستاکەت باغ بیت ئەم دەوێ هەر کاک شێروانیکەین یەک شێروان ژبلی شیریناهی و دیە خەڵک هاتن و چوونێت کرد کەنگی هاتن و چوون دەست پێت کرد وڵی عادیەت خەڵک هاتنوچۆنێت کە هەلبەت هاتنوچۆن هەیە ماشنەوەدا هەرنوچۆنە هەی دەست پێت کرد خێراتنەوەش بکەین جەژنەن هەموو ئێزیدیا پیرۆزی بێت خەڵکی کوردستانی گشت خێراتن سەرتا بەێ ئەفو جەژن هەلبەت ساڵانە چۆیدا وەکو هەر ساڵ نەبش بەرکە و ڕۆژ سەر ئێزدیا داهاتی پشتی 2014 تانەهاژی نزیکە 3000 ji keçûşinên êzdiya çarenivîswan diyarîne hetan ho bi tiş 300,000 êzdî aware û derbedildine ve kampadana helbet wekû salên borî cejin nehetekirin lê wekû rê Rûsmên olî ev 72 firman 72 hewlên qirkirinê ser êzdiya de hatin lê rê Rûsmên xwên aynî berdewam ev jî wekû rê Rûsmên civakî û aynî jî servê çendî berdewam wekû cejin wekû xweşiya caran nemaye helbet bes hindek rê Rûsm tê nekirin. بله سرکو سحر پراستیجی جشنین برین ازدی
هەمی گەڵان تایبەتمەندیەخوا هەیە هەم ji çêkirina şîrînehiyan hem ji çêkirina xwarinê hem jî seredanayê ku du dikin yanî rastî jî birênêzî hişta wekû bêjin ew komelatiya navxwedamayî ku seredanayê ku du dikin lê wekû wan ew dibêjin ku ji ber ew fermanên serê we hatî ji ber ku zûrbeya êzdiyan nûke aware û derbederin di nava kempan de ji ber hindê jî ew xweşî û cejna berê nemayan ku ew tamaberê ji wan cejnan nahêtinîn ku berê dikirin. دەست خۆش بێت هاوار سپاس بۆ تۆ کامڕۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کۆمەڵگەی شاریە لا دووەکۆ لەگەڵمانە بووی ئێمە هیوادارین کە براو خوشکە هێزدیەکانمان بتوانن جارێکی تر لە نێو ماڵ و شوێنی خۆیانە ئەم جەژنە بەڕێ بکەنەوە لە داهاتووە و ئەو کەسانەشی کە ئاوارە بوون و یاخود چارەنووسیان نادیارە جارێکی تر هەوڵ بدرێ لە ڕێگەی ئەو کەیسە تایبەتانەی کە لە ناو دادگاکانەیە بگەڕێنەوە ناو کە سوکاریان کە ئەبینین ڕۆژ بەڕۆژ چەندین کەس ئەگەڕێنەوە ئەمە جارێکی تر هەوڵێکی تر بدرێ بەوەی کە بتوان ئەوان بە کەسوکاریان شابنەوە بتوانن لەناو کۆمەڵگای خۆیانە ئەم جەژن و بۆنانەی خۆیان بە بەرزی ڕابگرن.